سێهەم ژوور کە لە خوارەوە پشت و درێژی بانگەوازەکەی و هەڵگرتنی بانگەوازەکەی ئەمانەوە ژووری سێهەم لەسەرەوە کە دروست دەکەین بریتی بێت لە فعلەن لە بانگەواز و جیهادەکە. بانگەوازەکە وەکو خوای گەورە فەرمێ لتەکونوا شوهەداء عەلى الناس، بۆ ئەوەی ئەو زاراوە قورئانیانە جیاکەینەوە لە یەکتری البەیان والدعوة والبلاغ والشهادة على الناس. ئەم چوار زاراوەی جیاوازن، ئەمە بە ئیخوان جیا نەکراونەتەوە. ئێمە لە سەروتر ئەوانە لەن ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة لەبەرەوە جارێ بە پەندی پێشینان خەڵک دێنن بۆ حیزبەکەی خۆیان. ئێمە ئەمانە بە عەقیدە و ئیمان و دینەکە بە وەلای ئەهلی ئیسلام بێن، إنما وليكم الله ورسوله والذين آمنوا. ئەم وەلاء دروستکردنە و لەگەڵ بەراءەتیش إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده. لبرو لما سري لا إله إلا الله وكفرانا بطاغوتا مساومي هيج شتێکی لەسەر ناکە. پەیوەندیشمانە بێت لەگەڵ ئەهلی کوفرە، بەڵام ئێمە ئەزانین ئەمە طاغوتە، ئەمە لە حدود دەرچوومە، سنووری خوای پەروەردگاری بەزاندووە و سنووری عەبدێتی خۆشی بەزاندوو. لەم جۆرە شتانە کە ئێڵێن ڕۆشنترە بین ئەو کات. بانگەوازەکەشمان بانگەوازێکە لە سەردەمی ئێستامانە لە قۆناغی یەکەمیانە کە نامانەوە قۆناغی ڕێناسین، ئەمانەوەی ڕێگاکەمان بدۆزین. لە بینی ئەم هەموو ڕێچ کە زۆرەوە هەموو مەدرسە فکری و سیاسی و شەرعیە جیاوازیانەیە، ئەمانەوەی ڕێگای خۆمان بدۆزینە بزانین ئێمە لەسەر چ مەنهەجێکی. کورت و مختصرا ئەمە منهەجی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە تێگەیشتنی دینەکە و عەقیدەکە، طبعاً ئەوانی کە ئیهمال ناکرێن، يعني إمام الشاطبي رحمة الله عليه بنوي كبير مقاصد الشريعة إمامي كي بريزة وبيشكوتوها لسياسة إمام ماوردي رحمة الله عليه بتشرصو بنجاهيجي كوتشي دواي كردو هموي ورناقل نخو معصوم نية كإمارة استيلائي بها الشرعي بو رعيتك حقوق الفوتا ولا هلق بجاردني خليفة كي استمت خليه كان لسري الرنو هركس حاكم ببيالن ولي أمر، ولو مرتد به ولو كافر به ولو ملحد بدين به محاربة إسلامك جكا الله ما دام نعلم من كافر هوش طبعا دول الريو قصي قورة چونك كزنية بدرجة أي تاريخات بيقول والله من كافر من حكم مسلمان أنا كز شيوان على لبرو بيمان وايا لا يعني فكري سياسي إسلامي ضرورية بنا كردني عقائد كش لسرية قاتي الدول، لا يعني پروردي تاكو كو كومالكاري من ضرورية لسروتري و پروردبوني تاكو كوي بأمتي عقائدي لسر أم ولا وبراء درزبو پەروەردەی سێهەممان کە ئەو بانگەواز هەڵگرتنی و کارکردنی ئیسلامی و کۆمەڵکاری ئیسلامیەکە واتە بزاوتێکی شیاو بۆ ئەو مجتەمەع دروست بکەین بۆ گۆڕانکاری لەسەرەوە بڕوامان وایە کە ئەبێ قاتی دووەم بانگەواز و جیهادەکە بێ وە مستەحیلیشە لێیلا بدەین. چەند مستەضعفیش بین پێویستە لەبەر چاومانەمانە ڕۆشن بێ کەوابوو ئێمە نامانەوێ بینای ئیخوان بڕوخێنی، ئێمە خۆمان بینا ناکەین لەسەر کەلاوەی خەڵکیت، ئێمە ئەمانەوێ ئەوەی کە هەیانە تەکمیلەی بکەین، دێمە سەر ئەوانی تریش کە لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بێ لەگەڵ سۆفی بێ لەگەڵ مەدخەلەکان بێ سەلەفیەکان لەگەڵ هەر کەسێکی تر ئەوانش ئینشاءڵڵا لە فەرسەتی ترا ڕوونەکەمەوە کە پەیوەندی ئێمە و ئەوان پەیوەندیەکی ئیمانداری برایەتیە، بەڵام ئێمە وەکو ئەوان نین لەبەرەوەی ئەمانەوە قاتی دووهەم بۆ ئیخوان قاتی دووهەم ئاوا دروستکەینەوە و پەیوەندی دراوسەیەتیشمانە و کاتە ژوورەکانی تری بەتەنیشتمانە و خانەکانی تر بەتەنیشتمانەوە چۆن دروستکەین لەگەڵ ئەوانی تر إن شاء الله خواهي قولي أرمتي درمان بيوفرونكين وأقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.